جەنابی کاکە حەمە بۆ دەستی کرد بە نووسینەوەی بیرەوەری. پێویستت بەوە هەیە کە نەوەکانی داهاتوو بزانن ئەم ملەتە چۆن گەیشتێتە ئەو خۆناغا. بیرەوەری و کە بڵاو کردەوە خۆی بە 15 دینار بوو یەکێتی بۆ بەچلەی کڕیەوە. ئەقلی 40 ساڵ پێشی ئێستا و ئێستا ڕەنگە جیاواز بێ. کاکە حەمە لەنا ئەو باڵوێنایە یاخوا بێرێکی بۆمان. تۆ ڕاستیەکە ئەپێکی یا دوو لە ڕووی تۆ مبالەغە لە قسەکان تا هەیە کامیان؟ من شتێک ناڵێم وەسایقم لەدەست نەبێ. لەسەر وەرگرتنی ملیۆنە دۆلار لە قاسم سلەیمانی کۆمەڵ و یەکگرتو زۆر پێی ئیزعاج بوون. وتیان ڕاستە ئەو پارەوە گیرا بەڵام ئێمە کردومانە بەکاری خێرخوازی. چەندتان وەرگرت؟ 1 ملیۆن دۆلار. یاڵا کاک محەممەدی حاجی مەحموود یاخوا بەخێربەی سەرسرم سەر چاوە زۆر زۆر خۆشحاڵ بووم بە دیدارت مەمنونم تەندروستی و جوانانسەڵت باشی سەلامەت بینەرانی بەڕێز قوربانە بم سپاس تەندروستیت باشە شکر بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم جارە بفەرموو کاک حەمە ئەم جارە لەگەڵ ئەم سەرکردە خاکی و خاکەڕا و ڕاشکاوە گفتوگۆیەکەکەم دیارە گفتوگۆکردن لەگەڵ کاک محەممەدی حاجی مەحموود یەکێکە لە سەرنج ڕاکێشترین گفتوگۆکان لای من و بەردەوام گفتوگۆ هێنەواتە ئەوەی کە بە عەرەبیەڵێ موسیل الجەدە لە گفتوگۆکردن لەگەڵ کاکە حەمە لەبەرەوەی ئەتوانم لە چەندین گۆشە و کەناری مێژوویەوە کاکە حەمە بدوێنم بۆ خۆتان نەزانن یەکێک لە شایەت حاڵەکانی هەستیارترین قۆناغەکانی مێژووی نوێی ژیانی سیاسی کووردە بە شاخەوە بە شارەوە بە قۆناغی شۆڕشی پارتیزانیەوە ئەمە جگەلەوەی کە لە یەکێکە لەو سەرکردانەی کە پێش زۆرینەی زۆری سەرکردە سیاسیەکانی کورد و کارکتەرە سیاسیەکانی کورد دەستی کرد بە نووسینەوەی بیرەوەری جا کاکە حەمە بۆ دەستی کرد بە نووسینەوەی بیرەوەری ئەویان نازانم سەرەتا کە دەستی کرد بە نووسینەوەی بیرەوەری بەڕاستی ئەو میتۆدە لە گێڕانەوەی کە کاکە حەمە دەستی بۆ برد قبول ناکرا و هەزم ناکرا بەڵام دوای کاکە حەمە زۆری تر دەستیان کرد بە نووسینەوەی بیرەوەری بەڵام کاکە حەمە لە بیرەوەریەکانیا قەڵەمەکەشی تیژە کاکە حەمە بەیەکەوە گەشتێکەکەین بە شارە زور و بە گوڵەخانە جوانەکە هەر ئاوادان بێت خۆت وەرزشەوانیشی حتمەن ئەتوانیت بەڵام یارمەتیشت دەدەین فەرموو سەرکەوە یەکەم جار قاچێکە دەخیتە ئێرە کاکە حەمامە یەکەم ئەزمموی سواربوونی باڵۆنە لە ژیان تا تۆ لە سوورێن خەباتە کردبێ ئەمە نزمە بەلاتەوە ناهۆیش هینێک نییە بڵێ من خۆتە سوورێن لەسەر و شاتیایەوە خەباتمان کردوە لە هەموو شوێنەکان خەندی لەوێ لە شوێنە جیاجیەکانی تری کوردستان کاکە حەمە سەیری ئەم جوانیەی گوڵەخانە و سەیری ئەم جوانیەی دەشتی شارە زور بکە بڵێ ئەڵەم گوناح نییە میلەتێک خاوەنی ئەم خاک و ئاوە جوانە بێ لە دەرەوە تەڕی بۆ بێت و سەوزە و میوەی لە دەرەوە بۆ بێت زۆر ڕاستە خۆی ئێرە کە سەیریەکەیت من پێشتری سێرم کردووە لە چیاکانەوە وەکوەیە فەرشە تیار داخست بێ ئەو دەشتە ڕێک ئەوەت قسەیەت زۆر جوانە فەرمایشتەکەت ڕێک ئەڵەی فەرشە وەکو فەرش وایە لەسەرەوە سەیریەکەیت و ئەمڕۆ ڕەنگە باشتر و لە نزیکەوە جوانتە سەیری بکەین ئەمەی کە لە گوڵەخانە کردێ ئەمانتوانی لە حکوومەت و وەزارەتی کشت و کاڵە لە سەرتاپای وڵاتەکە بیکەین بەدڵنیاییەوە خۆی ئینسان دائیمەن مەسەلەی کشت و کاڵ ڕەنگە زۆر گرنگ بێت کورد دەبێت لەسەر 4 پایە هەموو شتەکانی خۆی دابنێت وەزی اقتصاد و ژیانی خەڵک ڕەنگە یەکێکیان لەوانە نەوت بێ لە سەدا 25 لە سەدا 25 ڕەنگە بازرگانی بێ سەدا 25 پیشەسازی بێ بەڵام من پێم وایە سەدا ئەڵێن 25 بۆ کشت و کاڵ بەڵام لە سەدا ڕەنگە 50 کشت و کاڵ بتوانێت پڕی بکاتەوە کاکە حەمە باسی کشت و کاڵە کرد شتێکتم بیرکەوتەوە هەڵوێستێکی زۆر جوانی جەناب و ئەویش ئەوە بوو کاتێک کە زانکۆی سلێمانی دروستە بێ مامۆستایەکی زانکۆی سلێمانی بۆی گەڕامەوە وتی ئەمریکا سیاسەتمەدارەکانی کوردیان داوەت کردبوو تۆ یەکێ بووی لەو سیاسەتمەدارانەی تازەترین کتێبەکانە بۆ بەشی فیزیا و بەشی کشت و کاڵ هێنابووە ئەوە چۆن بیرە لەوە کردەوە لە ئەمریکا بگەڕێی چۆن دەستێکەوە ئەو کتێبانە ئەو کات کاگ دکتۆر کەمال خۆشناوی ڕەحمەتی سەرۆکی زانکۆ بوو کاکەمال برادری شاخم بوو چەند ساڵ پێکەوە بووین 15 ساڵ پێش پێکەوە بووین لەو شاخە کاتێکە ڕۆیشتە نیویۆرک لە ئەمریکا بیرم لێ کردو هەدەیەک بەرم بۆ زانکۆی سلێمانی
هەدێکە ڕۆیشتمە کتێبخانێکی زۆر گەورە بوو سوالمان کرد ئەو کتێبانە ئاخر کتێبی لە هەندێک لە مامۆستاکانم پرسی ئەوە چیتان نوقسانە وتیان فیزیامان نییە و توبمان نییە وە کشت و کاڵیشمان نیە ئەوەیشی کامانەی 50 ساڵ پێشیستایە کە ڕۆشتم ئەو سێ جۆرە هێنا یەکیان فیزیا بوو و یەکیان توپ بوو یەکیان کشت و کاڵ بوو واتە کڕیم لە کابراوتی سێ ڕۆژە ئەمە آخر ئەپدەیت و نسخە و بەڵێ بۆمان هاتووە کە هێنامەوە ترێنامەوە لە سولێمانی من لا ڕاستی خۆم لام زۆر گرنگ نەبوو کە هێنام کە تەسلیمی کاک دکتۆر کەمال خۆشناوم کرد لە زانکۆی سلێمانی کە سەیری کرد و بینی و هەڵسایەوە بەپەلە هەمووی بان کرد وتی وەرەنەوەتە مامۆستاکانی خۆمان باید نێناوین ئەم بۆ هێناوینەوەانە من لە ڕاستی ئەو کاتە پێم خۆش بوو کە پشتیوانی لە زانکۆ و لە کاکەمال و لەو برادرانە بکەم من ئەوانم لە نیوەرک ئەوە وەستێکی جوانە کاکە حەما لە سەرەتاکە لەسەر زەوی بووین باسی ئەوم کرد کاکە حەمە پێش زۆربەی سیاسیەکان دەستی کرد بە نووسینەوەی بیرەوەری قسە زۆرە لەسەر بیرەوەری و ئەوانەی کە بیرەوەریە نووسنەوە یەکێک لەوانە هەواری بۆ میدیان ئەڵێ پیاوە گەورەکان لە ترسیەوەی کە مێژوو لە بیریان نەکا بیرەوەریە نووسنەوە هەرێکە و بە جۆرێ باسی کردووە جەنابی کاکە حەمە بۆ دەستی کرد بە نووسینەوەی بیرەوەری لە ڕاستیدا من پێم وایە من وەکو ئەوەی ئەو کتێب وشتانەی کە خوێندومەتەوە چ ئەوانەی پەیوەندی بە سینەوە هەبوو کاتی خۆی و ماوسی تۆم و لین پیا و ئەوانە و چ ئەوەی پەیوەندیان بە تیتۆ ئەوانەوە هەبوو و ئەوەی پەیوەندی بە گاندی و هەموو ئەو کتێبانە من خوێندومەتەوە بە دوادەچوونم بۆ کردەوە تا تەشەڕی یەکەمی جیهانی و مرد و خۆرەکان و هەموو ئەوانم سیر کردووە هەر میلەتێک ئەگەر مێژووی خۆی نەنووسێتەوە ڕەنگە نەتوانێت ینی ئاور لە مێژوو نەداتەوە بتوانێت ئێستاش و داهاتوش دەزیشان بکە ئەوە ڕەنگە یەکێکیان بێ یەکێتریان تۆ ئەو هەموو شتەکە ئیکەیت پێویستت بەوە هەیە کە نەوەکانی داهاتوو بزانن ئەم میلەتە چۆن گەیشتێتە ئەو خۆناغا من هەر یەکەم ڕۆژی کە بوومە پێشمەرگە بیرم لەوە کردەوە هەم لە بواری کامێرەی فۆتۆ و ئەو مفەکەرانەی بۆ نووسینەوەی ئەو کارانە ئامادەم کردبوو یعنی بیرەوەریەکانە هەر ڕووداوێکە گەڕیتەوە ئەو ڕۆژانە تۆمارە کردەوە بەڵێ من ئەو ڕۆژە هەموو ڕۆژانە شتە بە یادەوەریت نەبەستوە نا منەوە نییە بەڕێی من وا بوو بیری لێ بکەمەوە ئەرێ تۆ لەوێ بووی ئەو شتە یعنی بیرەوەری پێم وایە و پێتوانە نییە بێ ڕاستی من خۆم ڕۆژانە نووسیمەتەوە لەو کۆبوونەوەیە لەو دۆڵە لەو ئەشکەوتە کێ قسەی کردووە کێچی وتووە ناوی کەسایەتیەکان هەموو ئەوانم باشە بەس کاکە حەما لە ماڵێک لام داوە لە هەموو شوێنەکان فەرمایشتەکانە بە شەکر بێ بەڵام بیرم دێ یەکەم کتێبی بیرەوەری و کە بڵاو کردەوە خۆی بە 15 دینار بوو یەکێتی بۆ بە چلەی کڕیەوە تا 7,000 ڕۆی 7 دینار ڕۆی ڕەنگە ئەو کاتانە هێشتا ئەو کراوەیی و یاخود ئەو یەک قوبولکردن و ئەو بازکردنی ڕەنگە هەندێشت بە بڤە و بە ئەوەیان زانی بێ ڕەنگە پەیوەندی بۆەوە هەبوو بێت بەڵام کاتێک کە تۆ مەسەلا من نامەیەکم بڵاو کردێتەوە کابرا 40 ساڵ پێشی سانووسێتی ڕەنگە ئەقلی 40 ساڵ پێشی ستا و ئێستا ڕەنگە جیاواز بێ پێی خۆش نەبووە ئەقلی 40 ساڵ پێشی سای خەڵکی تر بیبینێ ڕەنگە یەکێ لەوانە ئەوە بێت چونکە من هەموو نامەکانم کۆ کردوێتەوە هەموو نامەکان ئەو نامانەی بچووکتری نامم کۆ کردێتەوە بۆ ڕەنگە یەکێک بۆ فەردێ برنج نووسیبێتی نووسیمەتەوە باشە کاکە حەمە شتێکی سەیری تیابوو من بیستومەکە یەکگرتو چاپی کردوێتەوە کتێبی یەکەمی بیرەوەریەکانە ئەمە ڕاستە؟ بەڵێ ئەوان خۆیان وتیان ئێمە مەجموعەیەکی زۆرمان چەند هزار من لێ چاپ کردوێتەوە ئامانجیان چی بووەوە؟ خۆی یەکگرت و حیزبێکی نوێ بوون و ئەم حیزبە حیزبێکی ڕێکخراوی بوون ئەم حیزبەت چۆن بتوان کەسبی خەڵک بکەن و باسی ئەو ڕووداوانەی مێژوو لێی شارەزا بن چونکە ڕەنگە ڕووداوە مێژوەکان ئاسان نەبوو بۆ شارەزابوونەی ئەوە ئێنە من نمونەیەکت بۆ هێڵمەوە بۆ باسەکەم ڕۆژێک کاگ مەلاکرێکار و کاگ مەلا عومەری فێرگە و ئەوانەی کە تەدریبیان بە هێزەکانی بزوتەوەی ئیسلامیەکرد سەردانیان کردم باشە کاگ مەلاکرێکار وتی من زۆر ئیسیفادەمان لە کتێبەکانی تۆ کردووە بەڕاستی کاری باشت کردووە ئەمانە وتم وڵات زۆر باشەوتی لە فێرگەکەمان ڕۆژانە و هەفتانە بابەتێکی باسەکەین بۆ مامەسامەلاکرێکار وایوت بەڵێ پێت سیر نەبوو ئەوان ئیسلامی و کتێبەکەی تۆ مێژوویە و
هی حرەکەیەکی چەپ بووە و نەفیقیە و نەشەرعیە و ئیسلامیەکان بۆ کتێبەکەی توان جا مەبەستەکە ئەوەیە پێم وتم وڵات مامۆستا دەستان خۆش بێ ئیستفادەتان لێ کردووە بەڵام ئیستفادەکەیەوە بۆ نەتان کردووە کە من نووسیمە یا کتێبەکە باشە وتی ئەی چیوە وتم بۆ ئیستفادە لێ کردەوە بۆ برادەرەکانی خۆتان چۆن تیان بگەێنن پێتان وتم توانەوەرە ئەم کابرایە حیزبێکی ڕەنگە عیلمانی بوو بێت یاخۆت ئەم حیزبە بۆ خواکاری نەکرد بێت ئەوە تا 3 ڕۆژ ڕێگا بوون نەخەوت و نانیان نەخواردەوە ئەو هەموو دەربەدەری ئەو هەموو دەردی سەریانە چەشتووە هێوە بۆ خوای کە نۆشنە بەهەست بۆ نایکەنەوە ئەوم ڕەنگە و پێکەنی وتی وەڵا خۆ ئەوە بەشێک بووە لە عینەکانمان ینی واتە هەموو ئەو برادرانە ئەو کاتە ڕەنگە هەندێکە ئەو کتێبانیانە بینی ختوکەیان نەهات بەڵام ئێستا ڕەنگە ئاسان بێ بەخوا ئاسان نییە زۆر جار ئێستا کتێبەکانە هەردی سانجەدەل دروست دەکاتەوە تەنانەت قسەکانت کاکە حەمەتۆ کە قساکەی لەسەر ڕووداوێک بۆ ئەوەندە لێکەوتەی لێ ئەکەوێتەوە لە کاتێکا خەڵکی تر قساکە لە ساحەی سیاسیا بە قەدەرەوەی تۆ حساسیت دروست ناکە ئایا تۆ ڕاستیەکە ئەپێکی یا دوو لە ڕووی تۆ مبالەغە لە قسەکان تا هەیە کامیان من پێم وایە من ڕاستیەکان باسەکەم و ئەو کەسانە خۆشیان تێگەن کە ڕاستیەکانە خۆیان زانن کە ئەوە کە من ئێڵێم من شتێک ناڵێم وەسایقم لە دەست نەبێ واتەم بەڵگەم لە دەست نەبێ یاخود شایەتێکم نەبێت ئەو شتانە قەسەماوەی پێشوو فەرمایشتێکە فەرموو کە لەسەر وەرگرتنی ملیۆنە دۆلار لە قاسم سلەیمانی کۆمەڵ و یەکگرتو زۆر پێی ئیزعاج بوون جارێکی تریش دوای ئەو نووسینانی ئەوان جەخت لەواکەیتەوە کە ئەو ڕووداوە ڕاست بوو وڵا وابزان برادان یەگرتو زۆری نەبوون چونکە من گوێم لێ بوو برادان یەگرتو وتیان بەڕسمی نیان وتیان ڕاستە و پارەوە گیرا بەڵام ئێمە کردومانە بەکاری خێرخوازی ئەوان وایان کاگە بەکروان وایان کرد بڵاویان کردەوە لە ڕاستی زۆر پێی ئیزعاج بوو وڵی خۆ ڕەنگە هەندێک لایەن پێی ئیزعاج بوو حەز ناکەم ناویان بەرم بەڵام خۆیان ئەزانن خۆ ئەو پارەیە وەرگیرا و هەموو وەر من نەبوومەوە هەموو برادەکان لێ و مامۆستا حەدی خۆی لێ مامۆستا باپی لێ چەندتان وەرگرت کا خازە عەزیز لێ بووە 1 ملیۆن دۆلار بووە ئەو ملیۆنەتان کە بۆ یەکگرتو و کۆمەڵ و سۆسیالیست وەرگر لە ئێران لە زەحمەت کێشانیش بە تمەن وەرتانگریا بە دۆلار کە وەرەقەکەی دا بە دەستی منەوە من وتم بابیدن بە هین کاک حاجی بیلال کە هین بوو ئەو نوێنەری کۆمەڵی ئیسلامی بوو تم ڕەنگە برادەکەی ئمە دوو جابڕات نەیاندایە یاوتیان نییە ڕەنگە تااقەتی نەبێ بەڵام ئەو ڕەنگە 3-4 حەدیثی بۆ بخوێنێتەوە هەروازی لێ نایرێ هەرواژ بوو وەریگرت کاک حاجی بیلال وەریگرت نوێنەری کۆمەڵی ئیسلامی پارەکەی هێناوە بە کاک نەژاتی سکرتێری کاک مامۆستا عەلی باپیر هێنای تەسلیمی کاگەڵکەوتی ئەمەی کرد لە پشتی پیرەمەدوو یەکی چەندتان وەرکەوە حیزبی 250,000 دۆلار ئەی بۆ 4 حیزب ملیۆنە دۆلار کەم نەبوو بووە ڕازی بوو بەرەوەڵا کەم بوو بەڵام خۆی تر ئەنی ئەو هێوەی نووسیتە خۆ تۆ مەسەلا ڕەنگە نێتەکە لای من مهمتر بوو خۆم بۆ خۆم ئەنی نێتەکە کە پشتیوانی ئەکاتێت ئەوە لای من گرنگ باشە بۆچی ئەوە نەکەمیە قاسم سلێمانی پارەی کەم لە بەردەست بووە و زەمانە ناخۆ هەموو باوەڕ ناکەم هەموو دەسڵاتێکی هەبوو بەڵام ڕەنگە هەر ئەوەندەی پێکرابێ یار ئەوەندەی بۆ کرابێ یاخود هەر ئەوەندەی پێ باش بوو بێت ممکن هەر ئەو یارمەتیان لە ئێران بۆ هەڵبژاردن خەڵکی تریش نایە خۆ هەمومان بینی مثلا کە چوینەوە ئاغای جەلیلی ئەمنی قەومی ئاغای ڕەفنجانی و وەزیری خارجی متەکی ئەوە هەمومان بینین ئەوان بەڵام ئاخر ڕۆژ کە ئەومان بینی ئەویش دەکە دانیشتین باسی ئەوە کرا پشتیوانیمان لێ بکەنەوە ئەمانە ئەویشتی دوعای خێرتان بۆ ئەەکەم شەڵا سەرکەوتووە بن مامەسا عەلی باپیر و مامەسا سەلاحەدین و مامەسا کا قادە عەلی سەیری منیان کردیانی من پێم و دوتم کاک حاجی ئەمە بۆ دوعای خێر نهاتوین ئەگەر دوعای خێر بێت ئەم دوانە هەردووکیان مەلان و ئیشیانە دوعای خێرە ئێمە هاتوین ئەوە یارمەتیمان بدەن و پشتیوانیمان لێ بکەن لە بین یەکێتی و پارتیا ئێمەش دەنگ بێنین ئەوان هەموو ئیمکانەتی ئەو وڵاتیانە ئێمە هیچمانی ئەوم بۆچی سەیری تۆیان کرد تۆ قسە ینی وەکو وایە هیچمان نەداتێت بۆ چی بکەن ینی قسەیە کێ قسە بکە کاکە حەما زۆر جار ئەوترێت تۆ هەم لە بینی لەبەری کە برادری مامجەلال بووی بە ڕەحمەت بێ برادری کاک مەسعودی تەمەن درێژ بێ و برادری کاک نەچیروانی برادری کاک نەوشیروان و هاو خەبات بوون هەمووتان بەیەکەوە ئەڵەن زۆر جار
خۆشەویستی تۆ لەلایەن ئۆپۆزیسیۆنەکانەوە سوودی لێ بینراوە بۆ وەرگرتنی کۆمەک بۆ حیزبەکان ئەوە یەکەم جار بوو لە ئێران پاورە بگریە بۆ حیزبەکانی ئۆپۆزیسیۆنیان لە ناوخۆشە پارە دەروەرگرتووە بۆیان ئێمە هە ساڵی 2009 ئەو لیستەمان کە هەبوو دوایی من هاتمەوە کە هاتمەوە لە هاتینەوە کوردستان من ڕۆیشتم ئەو کاتە یەکێتی و پارتی هینێکیان دروست کرد بە ناوی لیستی کوردستانی بۆ یەکێتی و پارتی ڕێکەوتو بوون لەسەر ئەوەی کە جەنابی مامجەلا بێتە سەر کۆماری عێراق و جەنابی کاک مەسعود بێتە سەر کەریمی کوردستان منی ڕۆشتم هینەمێنا ڕۆشتم فۆرمێکم بە نەهێنی وەرگرت ناردم فۆرمێکم بە نەهێنی وەرگرت لە فۆرمی سەرۆکایەتی هەرێم بە نەهێنی کەس نەزانێت بێنمی پڕیکەمەوە ئاخر ڕۆژ تەسلیمی بکەم کەس نەزانێت بەڵام وا دیار بوو مامجەلا گومانی کردبوو مامجەلا پیاوێکی بە زیرەک و بەتوانا و ئەوانە بوو نردی بە دوامە وتی وەرە بۆ ئێرە بۆ لام نیوەڕۆ لام بە ڕۆشتم بۆ لای وتی بیستمە هەڵۆی مامەسابرای محمود هاتووە داوای بەرنامەی تەلەڤیزیۆنی لێکردی وتم بەڵێ تی تۆ چی وتۆتم وەڵا نامەیەکی مامجەلالم بۆ بێری بەسەر چاو هەموو ڕۆژێت سعاتێک بەرنامەتانە دەینێ وتی باشت کردووە ئیتر قسەی نەکردتانانی نیوەڕۆ ماخوارد وتی کەس لەو چوار حیزبەی ئێوە کەس کاندید نییە بۆ سەرۆکی هەرێم وتم باوەڕ ناکەم ئاخر جا خویستم خۆ حافیزی بکەم وتی کاکە بۆ خەریکی فێڵم لەکەوتم بۆ وتی خۆت کاندید وەرگرتووە فۆرمت وەرگرت وتم ناوەرم نەگرتووەمانە وتی باوەرت گرتووە وتم جا بۆ گوناحە من خۆم کاندید بکەم وتی ناگوناح نییە بەڵام تۆ خۆت کاندید بکەی هەموو پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان دەنگ بۆ تۆ دەن کە دەنگیان بۆ تۆدا من قورئانێکی بکەم ملم بچم بۆ لای کاک مەسعودیانی بۆ خۆم ئاگام لێنی ئەڵێ خۆت فێد و تۆ ئەو خۆی کاندید بکە و بۆ هێزەکانی ئێوە دەنگ بۆ من نەدەن وتی یعنی شەڕ لە بین یەکێتی پارتی تۆ بیتە سەبەبی ئەم شەڕە منیشتم من خۆ بۆ بمە سەبەبی شەڕ مافی خۆمەوە ئەوە 15 کەس ناوی خۆی نووسیوە وتی ئەوانە کەیفی خۆیانە بەس تۆمەیکە وتم ئەوانە دوای کاکەمال میراودەلی هات بۆ لام کاکەمالی سەر لە بەریتانیا خۆی بەربژێر هات بۆ لام وتی ئەگەر تۆ خۆت بەربژێرەکەی من نایکەم خۆ بەربژێر ئەگەر تۆ میراودەلی نەیەکە کاکەمال هاتە مەخەڕەکەمان لە چوارباغ وتی ئەگەر تۆ خۆت بەربژێر بکەی من نایکەم من وتم سبەینێ سەر چاو جوابتە دەمەوە تر ڕۆیشتمە مامجەلال زۆر تەکلیفی کرد ڕاستیان من تەکلیفی مامجەلال نەتوانی بیشکێنم وتم باشە بەڵام برادەرەکانی خۆمان کاک قادر عەزیز و کاک مام سەلاحەدین و مام عەلی باپیر زۆر معنی پیان لەسەر داگرن بە تایبەتی مام سەلاحەدین ئەبێ خۆت کاندید نەکە یا لیستەکەڵەوە شێینەوە لە کۆیە کۆبنەوەیەکیان کرد لە سلێمانی کردیان زۆر هەوڵیان لەگەڵدام ئەوانیانێت جەنابی سەرۆک بارزانی بێت بە تەنیا ئەوان وا دیار بوو وعدیاندا بوو بە مامجەلاجی و بە کاک مەسعودی من ئەو کاتە کەسیان نەدی بوو کە بدام چیەکەن داوایان لێ کردی تۆ خۆ کاندید نەکەی خۆم کاندید نەکەم بەڵێ بە تایبەت جەنابی مامۆستا سەلاحەدین زۆر پێی لەسەر داگرت ئەوانە وتی ئەبێ خۆت کاندید نەکەیت و تۆ ئەگەر برایەتی ئێمەتە بێ ئەوانەی زۆر باس کرد ئاخر جار مامجەلال بانی کردمەوە وتی بە حەزەکەم ئەو مۆزوعە یەکلایی بکەیتەوەمانە وتم باشە مامجەلال لەبەر خاتری جەنابەت من خۆم کاندید ناکەم کە مادەم من بمە هۆی شەڕ لە پێی یەکێتی پارتیا من هەمێ ئاشتی بکەن بۆ ناخۆم کاندید ناکەم گەڕامەوە کە گەڕامەوە برادەرەکان وتیان چیەکەیتۆمانە وتم باشە خۆم کاندید ناکەم وتیان دە باشە بەنامەی بنووسین بۆ مامجەلال بڵێن ئەوە خۆی کاندید ناکاوتم پەلە مەکەن پەلە مەکەم وتیان بۆ وتم مامجەلال کات بوتم خۆم کاندید ناکەم بانی یا کاک ئاراس بوو یا کاک مەلا یاسین بووتی بانی بزانم کاک شاڵایی وت کاک هێرشی وت وتی 400,000 دۆلاریان بۆ بێنن با بۆ مەسالیفی ئینەکەی خۆیان سەرفیکەن بۆ انتخاباتەکەیان 400,000 تی بۆ مەسالیفەکەی خۆیان سەرفیکەن میژوتم منەوەڵام مامجەلال پارەم نایۆمانە هەچی هەوڵی دا نەمێنا گەڕامەوە کە گەڕامەوە کە ئەماوتیان نابێت تۆهین بکەی نابێ خۆت کاندیدکەی وتم باشە وتیان گرت بە پەلەوتیان با نامەیە بنووسین بۆ مامجەلال و بۆ کاک مەسعود کە ئێمە کاندیدمانە وتم پەلە مەکەمتیان بۆ وتم هەندێک پارەتان بۆ وەرگرم کە مادەم وایە بەیانەکەی تەلەفۆنم کردو بۆ مامجەلال وتم مامجەلال من 400,000م نایە بۆ خۆم بەڵام بۆ هەر چوار حیزبەکە ئیسان ئەڵێم نوێنەری هەر چواریان بێن بۆلاتە نوێنەری هەر چوار حیزبەکە هی ئێمە ناوی کاک هەڵکەوت بوو وازام کاک قادر ناوی کاک جەوهەر بوو مامۆستا سەلاحەدین وازانام یا کاک سوارە بوو یا کاک هەڵۆ بوو کەڵکەوت
اینی مامۆستا عەلی باپیر و ئابزانام کاک نەجادی ناو بوو ئەمانە ڕۆیشتن 400,000ەکان وەرگرت لە باشان و هاتنەوە و تەوزیعیان کرد لەسەر هەر چوار حیزبەکە بۆ خۆیان دابەشیان کرد لەوێ هەتا مەسەلا یەکگرتووتیان ئێمە پارەمان نییە بێنی بۆ لەژنەی مالیمان دروست کردبوو بۆ لیستەکە برادەکەی مەوتی و خۆ مامەسا بەڕێز مامەسا عومەر عەبدولعەزیز لێ بووتی و مامەسا خۆیەوە دوێنێ ئیمڕۆژ و دوێنێ هەفتەی پێی پارەمان وەرگرتووە وتیبانی کردمەوە دی باسی ئەوە مەکە لا ئێمە خەڵک تەحملی ئەوە ناکەم پارە وەرگین لە یەکێتی و لە ئێران ومانە وشتی باشە بەسەر چاوباسی لە لایەنگرەکانی خۆیانە شار بەڵێ بەڵێ باسی ناکەم من ئەو 400,000 شمەر وەرگرت ساڵی 2009 بۆ لیستەکەم وەرگرت ئەمانە ئەو چوار حیزبە ئەم چلدەفتەریان پێکەم نەبوو با من خۆم نەمەویست مامجلال پارەکەەوە هەر وەربگرم لە مامجلال زۆر هەوڵیشمدا بەڵام ئەو کە زۆر هەولیدا لەگەڵ منامی بەرادرانی وتیان کەوتم با پارەتان بۆرگم قسەیان نەکەوتیان زۆرمان پێ باشە دوای کە پارەکە وەرگیرا هاتمەوە وتیان وڵا ئەم پارە کەمە وتم ئەی چی بکەین وتیان با تۆ بڵێ من خۆم کاندید دەکەم با پارەی تر وەرگرت ئەمە ئەو لە چوار برادری کە پێکۆ بووین مشتم وەڵی کاکە من وعدم بە مامجلال داوە من کە وعدێکم ئەوان کاکەوە لەو ساوە پێم بەڵێن لەو کاتۆ پێم بەڵێن خۆت کادی مەکە ئیساوتیان لەخەر نەمازانیەوە پارە ئەدەن بۆم کاندیدا ئەوەنە لایەن مهمە وتم وڵی من وعد بە مامجلال داوە بە هیچ شێوە من خۆم کاندید ناکەم بە زۆر نامەیەکیان هێنا بینوسین بۆ مامجلال بڵێن ئەوە کەمە و چوار خاڵمانتیان نووسیوە نامەکەم لایەن دوێنەی یەکیان ئەوەیە کە لە ئینتیخاباتەکە کێشەمان بۆ دروست نەکەن یەکیان ئەوەیە کە دوایی ئەوە ئینتیخابات خەڵکمان بۆ دامەزرێنن یەکیان ئەوەیە کە ئەم پارە کەمە هیترمان بدەنێ خاڵێکی تریشە دوایی نامەکە توانم بدەمێ من بە زۆر ئیمزایان پێکردم من بەپەلە نامەیەکم نووسی بۆ مامجاوتم نامەیەکی سادێ هەر چوار ئیمزام کردو بەڵام من تێدانیم بە زۆر پیان کردو خۆشم کشانەتەوە دڵنیابە مامجلال نامەیەکی تری نووسی بووە جوابی ئەو نامەیە ئەڵێ مامەسە سەلاحەدین ئەوە من ئەوەی لای خۆم بۆ کردومە بۆتان و ئەو نامەیە بنووسن بۆ کاگنێشیوان بەرزانی سەرۆکی حکوومەتی لێم داوا لەو بکەن واتە مامجلال کە دڵنیا بوو بکە من خۆم کادین ناکەم ئەوە جوابی هەمویانی داوە بۆ شێوەیە تر ئەوەندە گرنگ نەما بەلاوە زۆر باشە بەڵام زۆر جار وەکوتم بۆ نمونە کەم بیرەوە بێشارمەوە کاک ڕەنج بۆ مەسەلا من مامجلال یارمەتیم بدا کاک مەسعود یارمەتیم بدا عێراق یارمەتیم بدا ئێران ئەمریکا مەسەلا من ئەمریکا یارمەتی داوم ئەمریکا یارمەتی داوم بۆ ڕادیۆی ئەوە ڕادیۆی ئازادی عێراق کە لە پراغ بوو ئەو کاتە کامەران قەرەداخی بەڕێوەیە برد بیهێنێ لێرە لە سوورێن دای بنێن بۆ ئێمە خانوویشیان بۆ کردین ئەمریکیەکان و ئیسای خانۆکە ماوە یعنی تۆ پێ دووە دەسەڵات لە ئەوجی شەڕیا لەگەڵ ئۆپۆزیسیۆن هەر پارەی لێ وەرگرتووە بە ئیساشەوە بێجگە لە شتی ڕەسمیش ئەوەی کە بە ئیساشەوە وەریەگرت ئۆپۆزیسیۆن ئەی پێتان ناڵەن کاکە نابێت لە حکوومەت یاریمی کوردستان لە سەرۆکاتی هەرێم ماگانە پارە وەرەگەن چۆن بێجگەلەوە مەسەلەن بۆ نمونە لەسەر ئاستی حیزبیش هەر وەکو ئەو چل دەفتەری کە مامجلال یایشت هەیە هەر بە تاکید بەڕای من بەیناوبینی یارمەتی حیزبەکانە دەن بێت لەوانش ئەی باشە لە کاتی هەڵبژاردنە مەرجیان نییە بەرامبەر بەو پارانەی کە لە دەرەوەی حکوومەت دەیەن بە حیزبەکان بڵێن کاکە نابێت زناومان پێبان نابێت قسەمان پێ بڵێن نابێت دەستبەرن بۆ مەلەفاستیارەکان نازانم ئەویان چونکە ئەوان ڕەنگە هەندێک لەو حیزبانە پەیوەندیان لەگەڵ وڵاتانی مەنتیقەکە هەبێ پەیوەندی بەهێزیان هەبێت ڕەنگە هەندێکی مەراعەتی ئەوە بێ ڕەنگە هەندێکیشی بۆ وەکوی کە ئەو حیزبانەی لەم وڵاتەن و ئەوان دەسڵاتن و حەقە یارمەتیان بدەن ڕەنگە یەندێکیان بۆ ئەوە بێت بەڵام هەموو حیزبەکان یارمەتی ڕسمیان هەیە لە ئێستا لە سەرۆکاتی هەرێم و لە حکوومەت یارمەتی ڕسمیان هەیە و ڕەنگە بەیناوبەنیش یارمەتی تریان هەبێت. قادر عەزیز تۆی تۆمەتبار کردەوە بە کوشتنی ڕۆژنامەنووسێکی ئەڵمانی من وەسایەقەکانتە دەمێ تێکوشیت لە سێ شوێنە کورد باجی دۆستایەتی ئێرانی داوە ئێران دەنگی کوردی نەگەیانتە دنیا کەس نەیەزانانی وەکو ئەنفالەکان خەفەکەرە حکوومەتی هەرێم ئێستا چی بکە بۆ ڕەوینەوەی ناکۆکیەکان ئەبێت لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە ئێمە بگەینە نەتیجە و ڕێکەوین لەگەڵیا کاکە حەمەجگە لە کراسی شین ڕەنگی تر کراسی هەیە ئەم شعرەی خۆت حەزەکەم بە دەنگی خۆت جۆم لێ بێت گوڵ نیشانەی خۆشەویستیە
نیشانەی جوانی و خۆنەویستیە گوڵ ئاشتیە بۆ هەمووان گوڵ دیاری نەخۆش و خۆشەویستیە بۆ ژوان